بەمەبەستی چارەسەرکردنی کێشەی زبڵ و خاشاک کە لە ماوەکانی ڕابردوودا بەهۆی مانگرتنی شۆفێران و کرێکارانی ژینگە پارێزی کۆمپانیای شکارەوە، کۆڵان و شەقام و شوێنە گشتەکانی قەزای چەمچەماڵی داپۆشیوە، گروپی گفتوگۆیەکی کراوەی بۆ کەسی یەکەمی حیزبەکان و بەرپرسی یەکە ئیدارەکانی سنوورەکە و ژمارەیەک لە کەسایەتیەکان و نوێنەری کۆمپانیای ناوبراو ڕێخست. ئێستا گرفتێکی سەرەکی ئەم شارە ئەوەیە، ئەم شارە کەوتۆتە ژێر زبڵەوە، ئەوە جەو بەرەو گەرمی ئەڕوا، هەوا بەرەو گەرمی ئەڕوا، لێرە خاشاکێکی زۆر کۆبووتەوە و گرفتێکی گەورەی ئەم شارەی ئێستاکە بەجددی بووە قسەی هەموو تاکێک و هەموو هاوڵاتێک لەم شارە. بۆی ئێمە ئەمڕۆ پێویستمان زانی ڕێگە چارەیەک بۆ ئەم گرفتی خاشاک و زبڵ و خاشاکە بدۆزینەوە کە خەڵکی خواردە، گرفتی خەڵکە، یعنی کرێکار کێشەی هەیە لەگەڵ کۆمپانیاوە، خەڵک کێشەی هەیە بەدەست زبڵەوەوە، بازار گەناوە، هەمومان کێشەمان بۆ دروست ئەمانێ بگەین بە حەلێک. کێشەی کۆمپانیای شکار سەرفنەکردنی شایستەدارایەکانیەتی ڕوون و ڕەوانە، حەلەکەش زۆر ئاسانە. لە زۆنی سەوزی پێڵێن، لە زۆنی سەوزە چارەسەر ئەبێ، زۆر بە دڵنیاییەوە تەنها لە سلێمانی چارەسەر ئەبێ، بەڵام بەهۆل چەند هۆکارێک کە بەهۆی چەند هۆکارێکەوە ئەمەیان ڕاگرتووە و سەرفی ناکرێت. هۆکارەکان بە سیاسی کرابێ، خۆڕون و ڕەوانە داهات و سەروەتی ئەم وڵاتە چی بەسەر هاتووە. یەک تۆز بیر بکەینەوە سەیرێکی زروفی کوردستان کەین، ئەگەر لەوانیش نەپرسین ئەمە ڕای خۆمە پارە هەیە بەڵێ. هەمووی زبڵ و خاشاکێکی زۆر دایپۆشیوە، بەڕاستی کرێکارەکانیشیان زۆر مەقدورن لەم کاتەیە. 4 مانگ کریان وەرنەگرتووە، 4 مانگ خەڵکیان زۆریان 3 مانگ کرێخان و قەرزانن، 4 مانگ کرێخان و قەرزانن بۆیان نەدراوە. ئایلەکانیان ئەڵێ 3 ڕۆژە نەمانتوانێت بە ڕۆژوو بین لەبەر خۆراک و ئەشیای پێداویستی ماڵەوە. لەبەرەوەی ئەگەر حکوومەت بێت حکوومەت بەرپرسەلی، ئەگەر حکوومەتیش نەبێ حزب بێ حزب بەرپرسەلی. خۆ سنوورەکە من سەرپەرشتی سنوورەکە ناکەم، یەکێنی سەرپەرشتی ئەم وەزعاکە دەبێ ئاگای لە وەزعەکەیش بێت، ئەبێت دۆخی خەڵک چاکات. سەرۆکی شارەوانی چەمچەماڵ دەڵێت سەرەڕای هەوڵی تیمەکانیان بۆ پاکردنەوەی شار، بەڵام لە ئێستادا دۆخی چەمچەماڵ لە ڕووی ژینگەیەوە لەو پەڕی خراپیدایە. ناوبراو وتیشی لە ئەگەری بەدەمەوە نەهاتنی لایەنە پەیوەندیدارەکان بۆ چارەسەرکردنی کێشەی زبڵ و خاشاک، ئەوە لە ڕۆژانی داهاتوودا دەرگای فەرمانگەکەیان دادەخەن و دەچنەوە ماڵ. ئێمە بەردەوامی لە کارەکانی خۆمان، بەڵام و ئامێرانێکی ئێمە هەمانە تەنها 10 ئامێرمان هەیە، 21 گەڕک، 20,000 زیاتر لە 20,000 ماڵ بەردە ئامێر پاک ناکرێتەوە لەگەڵ 15 کرێکارە. توانایەکەی ئێمە سنووردارە، هەتا ئەو کاتێکە لە توانامانە بێ هەوڵی خۆمانە دێن، تواناشمان نەماوە کاتە دێن بە جەنابتانە لەوەی توانامان نەما و ئاڵای سپی هەڵک. لە کۆتایی گفتوگۆ کراوەکەشدا بڕیاردرا لیژنەیەک لە چین و توێژە جیاوازەکانی قەزاکە پێک بهێنرێت و لە هەفتەی ئایندەدا سەردانی هەریەک لە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی بکەن. لە ئەگەری وەڵام نەدانەوەشیان ئەوە هەڵوێستی مەدەنیانە دەگرنە بەر و وەک ناڕەزایەتیەک خۆپیشاندانی بەرفراوان بەڕێوە دەبن. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.